ئایا تو هەواداری فیلمە جەنگیەکانی و بە تایبەتیش جەنگی ڤێتنام ئەوە لە کورتەکلاکێتی ئەم جارە دە لە بەناوبانگترین و باشترین ئەو فیلمانە بۆ هێناون کە تایبەتن بە جەنگی ڤێتنام. من میر عومەرم، با بڕۆین. لە پلەی دێم فیلمی هەمبەرگەر هێڵ ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 6.7 بەدەستێناوە. لە پلەی نۆیەم فیلمی کاژوڵتیس ئۆفۆر ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 7.1 بەدەستێناوە. لە پلەی هەشتەم فیلمی بۆر ئۆن دە 4th of July ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 7.2 بەدەستێناوە. لە پلەی حوتەم فیلمی وی وێر سۆڵجەر ساڵی 2002 بڵاوکرێەوە نمری 7.2 بەدەستێناوە. لە پلەی شەشەم فیلمی ڕێسکیو دان ساڵی 2006 بڵاوکرێەوە نمری 7.3 بەدەستێناوە. لە پلەی پێنجەم فیلمی گود مۆرنین ڤێتنام ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 7.3 بەدەستێناوە. لە پلەی چوارەم فیلمی دە دیر هەنتەر ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 8.1 بەدەستێناوە. و لە پلەی سێم فیلمی پلاتون ساڵی 1986 بڵاوکرێەوە نمری 8.1 بەدەستێناوە. و لە پلەی دووەم فیلمی فول میتال جاکێت ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 8.3 بەدەستێناوە. و لە پلەی یەکەم و کۆتایی فیلمی ئەپۆکەلیپس ناو ساڵی 1970 بڵاوکرێەوە نمری 8.4 بەدەستێناوە. اینجا پێمان بڵێ بینەری چەند لە فیلمانە بوویت و زۆری شت بەدڵ بوو، بەڵام لە یاد نەکی لایکیان بڕگێ بکە و لە هاوڕێکانتان شێریکەن و فۆڵۆی هەژماریش لە یاد نەکەن. من میر عومەرم لە گورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.